سڵاو لەگەڵ تیمەکەم لە نێو حوشەی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستانی لەم جۆرە بەڕێوەبەرایەتیانە لە کوردستانە زۆرە و هەمووی ڕێوشوێنی گەورەی خۆی هەیە و هەمویان وەکو ناوی گەورە لای هاوڵاتیان ناسراون. بەرنامەی ئەم جارەمان لەسەر بابەتی کوشتن و بڕینە لە کوردستانە. بەداخەوە گوتم دادگاکانمان گەورەیە لە کوردستانە، بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس گەورەیە لە کوردستانە، ئۆتۆمبیلی جوان و بە جۆرێک لە جۆرەکان پڕچەکن، بەڵام بەداخەوە دیاردەی تاوانکردن و دیاردەی کوشتن و بڕین ئێجگار لە حەدی خۆی زیای کردووە لە کوردستانە. قسەکەی ئێمە ئەوەیە تخوا شەرم نییە لەسەر فۆڵایتێک لە کوردستانە خەڵک یەکتریە کوژێ، شەرم نییە لەسەر دۆفرۆشتن و هاوارکردن دوو گەنج چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلەیمانی کوژران، یعنی شەرم نییە لەسەر پەبجی هەتا ئێستا نزیکی 10 کەس لە کوردستانە کوژراون. قسەکە و دیاردەکە دوو دیوە. دیوێکیان ئەوەیە ئەو بەرەڵای و حەرەڵاییە چییە کە ئەو کەرستانەی کە کوشتاری پێکرێ لە کوردستانە بە نمونەی ئەم دەمانچەیە کە ئەنوا و ئەشکال دەمانچی نازانم تورکی و سینی و هەندی و نازانم چی و چی هەیە کە پارەکانیان لە 780,000 و خەڵکی شەکوژێ و بەشێکی زۆری ئەو تاوانانەش بەم دەمانچانە کراوە و ئەم جۆرە چەقە و قەمە و نازانم چی وچیانە کە بە ئاشکرا لە ناو بازارەکانی کوردستانە ئەفرۆشتێ، بەڵام لەم لاوە ئەگەر کە تاوانێکی پێگرێگە لە سارێکا بگیرێ پۆلیس ئیجراعاتەکات و لێسەندێ. قسەی خەڵک ئەوەیە ئەی زەحمە نەبێ بۆ بازرگانەکە ناگرن، وەکو بازرگانەکەش ناگرن ئەی بۆ دوکانارەکە ئیجراعاتی لەگەڵا ناکەن کە بە عالەمی ئاشکرا ئەم شتانە ئەفرۆشێ لە کوردستانە. و بە دیوێشی ترا قسەکە ئەوەیە کە ئێمە لەلایەک لافی مرۆڤ دۆستی و لافی ینی شانازیکردنمانە بە پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە، بەڵام وەکو باسمان کرد لەسەر ئەو دیاردە و بابەتە هەرە بچووکانە کوژرا و برینار و قوربانی گەورە هەیە لە کوردستانە. ئەمانەیە بە وردی دەستخینە برینەکەوە و لە ماوەی ڕابردوو شابەرنامەمان لەسەر ئەم دیاردەیە کرد کە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەموو هەرێم خۆشبەختانە دوای بەرنامەکە کۆمەڵێک چاکاری و گۆڕانکاری کرا. هیوادارم ئەم بەرنامەیەش دەستپێک بێت بەرەو ئەو گۆڕانکاری کە ئیتر بەڕاستی وەکو نەتوانین تاک وەکو پێویست ڕۆشنبیرکەین ئەم کەرەسە قێزەونانە لە بازارەکانی کوردستانە بنبڕ کرێ، یا ئەگەر بنبڕیش نەکرێ بە یاسایی بکرێ وەکو ئێستا ئەی بینین بە یاسایی نییە و بە قسەی بەشێک لە دوکانارەکانیش هیچ دوکانارێکی چەکفرۆشی نیە لە کوردستانە مۆڵەتێکی یاسای ڕێکوپێ چێبێ وەکو خۆیان باسییان کرد چکە پاکێجمان کردو. بە خۆشحاڵیەوە بە میواناری ڕایت کارزانەمین بەڕێوەبەری بەشی ڕاگەاندنی پۆلیسی گشتی هەرێم جەنابە بەخێربەی سوپاس بۆ هاوکارانی کە جەنابیشتان کردمانەوە و پێما بێوەکو یەکەم تیمینێما لەم شوێنە بەرنامەکەین هیوادارین لە ئاست ئەوابی بەخێربەی هیوادارم ڕاشقاوانە دەستخیتە ناو ئەم برینەوە و بۆی کە لایانی پەیوەندیدار ئەزیەت بین بۆی کە چاچی کات. هەروەها دکتۆر تافگە عەباس بوستانی پسپۆر یاسای تاوان جەنابیشە بەخێربەی هیوادارم خاتر نەگری، هیوادارم زۆر تونگ و ڕق و ڕاشقاو قسە لەسەرم دیاردەیە بکەین چکە بەڕاستی جێی شەرمەوەکو باسم کرد لەسەر پەبجی نزیکی 10 کەس کوژراوە لە کوردستانە، لەسەر فولایت خەڵکە کوژرێت، دوا قوربانی هاواری کردووە دوو کەس کوژراوە، ینی ئەمە بۆ بەڕاستی. و هەروەها زۆر بەڕێز سوورێن ئەکرەم توێژەری کۆمەڵایەتی و مامۆسای زانکۆ جەنابی شێ بەخێربەی ڕەخنە و قسە و باسی جدی تێ لەسەرم بابەتە ئەمێ هەروە ڕاشقاوە بیت و ورد دەستخیتە ناوم برینەوە. و هەروەها بەسپاسەوە نەقیب سەرکەوت ئەحمەد و تەبێژ و بەرپرسی بەشی ڕاگەاندنی پۆلیسی سلەیمانی جەنابیشە لە سلەیمانیەوە لەگەڵ مای دەسەکانی خۆش بێ و هیوادارم بە پرسیارێ بەشداریەکەی لەگەڵ مانا و پرسیارە قورسەکەشم بۆ تۆ داناوە سا هەمان پرسیار لە کاکارزانەکەم و ئەو پرسیارش لە جەنابەکەم بەخێربێ. پێشۆی پرسیار بکەین بابینەری ئەو بازارە بین بۆی کەیتر زۆر نەیهێنی و نەیبین. ئەمە دیاردەیەکی ناشرینە و لە ڕووی کۆمەڵایەتی شۆ دوو بە ڕێزیلیە کاتوانی نورد قسەی لەسەرکەین، بەڵام لەگەڵ ئێوەش ئازانم ڕەنگە جۆرێک لە جۆرەکان شۆکێک بۆ ئێوەش دروست بێ کە
بازاری چەک و چەق و دەمانچە لە بازار ڕاوەک و نقڵ و بنیشت و شکلێ دەفرۆشتێ با بینەری و پاکەجە بین و گوێشمان لە بەشێک لەو فرۆشکارانە بێ کە بازرگانی بەم کاڵانەوەکەن فەرمو. زیاترەوانی دێنێرە شت دەکڕن چێن بەخۆی بەعادەتەن ستاندارد بەخۆی هایدی جەماعەتی ئاسایش و شۆرتە و پێشمەرگە و زیاتر ئەوانەی کە چەکدار و عسکەرینە بەس ئێستا کات تۆزەك شتەکە باو بووە ینی کەسانی مەدەنی و ئاسایی و ئەوانەش دێن بۆ جوانی مەسەلەن پانتۆڵی کۆماندۆ یان چاکەتی کۆماندۆ ئەوانە بۆ جوانی لەبەری دەکەن مێردە منداڵ دێت هێرە با بڵین حەزی لێبێ بەخۆی بەرێ دێتن منداڵی بچوو هەر تەقریبی تەمەنی هەرزەکاریش نا بگرێت لە هەرزەکار گچکەتریش تقریبان 10 ساڵ بۆ 12 بۆ 14 دێتە ئێرانە بەس ئیمە حادەتە نەشیان نادەینێ بەس جار وێ نەفەریتکەی گەورە لەگەر خۆیان دەینن هەتا شتەکانیان لۆ بکڕن بەس هاتەن دێن هەتا تەمەنی جارۆبەت 10 ساڵی شات ئێران. کە لە بچەی پشتت کەسێکی ئاسایی بێت را دیدیت یانی لابێ ئیلا دەبی هەوێی پێبی پۆلیسە ئاسایشە پێشمەرگەیە زیاتر لە بۆ پۆلیسی بەکاردێ بەناو بازارە هەیە مەسەنی دەن بەبێت هەیە زۆر هەیە چەخوی دەدا کارەبای دەدا ئەو شتانە زۆر هەیە بەپی مۆڵەت لێرە دوکانەکرێتیان هەر کویەک بێتوین وەڵای عەز دەکەم بزانی بازاری عسکەری بە کاملی کەس مۆڵەتی نییە یەک دوکاندار نەبی ئەوەی تەنیشتمە مۆڵەتی کۆمپانیای هەیە ئەو هەیتی ئەوانی تر نیتیان هەنیشتەکی زۆر خراپە لە بەرەوەی هەر کەسێک دەتوانانی دوکانی دانی و هەر کەسەکیش دەتوانانی ئەشابینی لە دەرەوە بەبێ مۆڵەتش دەستخۆش تاوان بەقەر سوپاسم بۆ ئامادەبوونی و سوپاسی ئەو بەڕێزاکەم کە لە دوا جارە قسەی کرد و زۆر ڕاشکاوانە باسیەوەی کرد ڕەنگە لە ڕووی بازرگانیەوە ئەو ڕاشکاوی تیابێ لە بڕووی ڕەنگە حەسکات پیشەکەی بە یاسایی بکرێت و بە ڕسمی بکرێت چکە بەداخەوە بەشێک لە بەرپرسانی سیاسی لە کوردستانە ینی لمۆزیان کردوتە ناو ئەم بابەتەشەوە و هەندێکی بازرگانی جەنابیانەی کرد بارحاڵ خانم ئەتێکی بووی ئەمن بەو ڤیددیۆیە کە پیشانداندا ئێستا ینی سەیرم پێ هات چۆن دەبێ لە بەو شێوەیە چەک بفرۆشرە ئێمە یاسای هەڵگرتنی چەکمان هەیە ینی تەحدیدی کردیە چی لۆی هەیە ینی بچی ئیجازەی وەرگری دەبێ وەزارەتی ناوخۆ ئیجازەکەی بداتن و ئەو کەسانش کە چەک دەفرۆشن دەبێ ئەوانیش مۆڵەتیان هەبێ ینی بە هیچ شێوەیەک ئەوەی کە ئێستا دیتمان یاخود پیشانتاندا ئەوە دەبێت نایاسایی بێتن لەبەرەوەی لێرە دەچێتە بواری بازرگانیکردن بە چەکدا ئێمە خۆمان دەزانین کە بازرگانیکردن بە چەک یەکێکە لە تاوانەدا هەرە گەورەکان تاوانی ڕێکخراوی پێ دەڵێن کە لە هەموو عالەم قەدەغە کراوە و یاساکانی هەموو وڵاتەکان ئەو تاوانە سزایان لە بۆی دانایە و لە هەر شوێنێک کەسێک بگیرێ بازرگانی بکە بە چەک ئەگەر لەو شوێنەش نەکات تەنها لەو شوێنەدا بگیرێ هەروەکو ئەوەی کە قانونی عراقی اختصاصی ئەومان هەیە پسپۆری گشتگیریمان هەیە پێی دەڵێن اختصاصی عالەمی یاخود پسپۆری جیهانی ئەو مادەی 13 لە قانونی عقوباتی عراقیدا هەر خۆی لە خۆیدا ئەو مادەیە من دکتۆراکەم لەسەر ئەو مادەیە بوو کە بازرگانیکردن بە چەک یەکێکە لەو تاوانانەی کە پێی دەگوترێت تاوانی ڕێکخراو هەرچەندە لە ناو یاسای لە مادەی 13دا باس نەکرایە باسی بەڵام لە زۆربەی وڵاتەکان ئەو اختصاسات تطبیق دەکرێت لەسەر بازرگانیکردن بە چەک ئەگەر دەنگەکە خراپ بێ هێلیکۆپتەرێک بەسەرمان ڕۆیتر خوارڕکە دڵیان پاک بوو لەگەڵ ئەو چەکوشتێ لێرە ینی ئەو فرۆشتنی چەک بەو جۆرەیە بە هیچ شێوەیەک یاسایی نییە باشە ئەو بازارە هەیە
ئاسایش لە چێە شورتە لە چێە ینی ئاگایان لێ نییە لەو بازارە بێژی پۆلیسی هەرێم لە تەنیشتەوە سا و جوابمانایەتەوە و هەر پرسیارەکەی جەنابیەکەمیەوە لەکوێن کاتێکەوە بازارانە هەیە بۆ فرۆشتی چەک و لە ئەنجامی شاکوڕی فەقیری تر بەدەستەوە ئیگرێ ئەو تاوانە گەورانانی ئەو تاوانە گەورانی پێکرێت کە ڕۆژانایی بیستی بەڵێ بەنسبەت ئەو محلاتانەیان ئەو دوکانانەی کە سەچی نایاسایی دەفرۆشن خۆی قەرارێکەیە لە وەزارەتی ناوەخۆ بۆ هیچ دوکانێک نییە سەچی نایاسایی بفرۆشێ بەڵام ئەو بەڕێزێک کە لەناو ڤیددیوەکەی تازە دیتمان و هەمومان سیرمان کرد باسی دەکاتن درێ بە سەراحەت پێتان برێن بەس من ئیجازەی وەگرتنی ئەو شوێنەم هەیە ئەوانی تریچیان ئیجازیان نییە نەخێر من لەگەر قەراری ئەوانە نیم ئەو کەسانێکەوە بەبێ مۆڵەت هیچ کەسێک ناتوانێت ئەو ئیشانە بکات لە ناو هەرێمی کوردستان پێم وابێ باسی خۆی نەکرد لەگەر کاجێرش بۆمان ڕاست کاتەوە ناباسی خۆی نەکرد تەنها وتی کەسمان وتی ئەوەی تەنیشتمی وشتێکی وای وت ینی خۆشی لێ دەرنەکروتی کەسمانەوەی کە بازرگانی بە چەک و تەقەمەنی ئۆشتانەوەکە کەسمان مۆڵەتمانیەوە قسەی ئەوەی تر بەڵام ئەوانە هەموو سەرپەرشتی دەکرێن یعنی دەستگاکانی ئاسایش هێزەکانی ئاسایش جەماعەتی پۆلیس هەموو بە سەرپەرشتی وانە نەفەری خۆشیان هەیە دائیمەن واجباتیان لەوێندەر هەیە ناتوانن چەکی بەبێ یاسایی بفرۆشن ئەوانە کە مۆڵەتیش وەردەگرن یەکەمزە کە مۆڵەتەکە وەردەگرن مۆڵەتەکەی وەردەگرن بۆ فرۆشتنی کەلوپەلی سەربازی سەیریکە کاکارزان با ئێمە ئەمەوێت لە بەرنمەکە تۆزێک ڕاشکاو بین هەمومان کەم و کوڕەکان لە کوردستانە ئەزانی و ئەرزانین یاسا تاچوە هاتووە لە کوردستانە و ئەرزانین یاسا بۆ چێ هەیە و بۆ چێ نییە و خەوی هەمووشمان و ئامانجی هەمووشمان ئەوەیە کوردستان بگەینینە ئەو شوێنەی کە بانگەشەی بۆکەین من ئێستا ینی بە جەناب تاڵێم ئەتوانم هەرتیمی بەرنمەکە لە بەرنامەی ڕابردووە پرۆدیوسەری بەرنمەکەم کاجێرش چۆتە نا ئەو بازارانەوە بەدلی خۆی چەکی کڕیوە چەکی چی ویستۆ توانە فەرمو هەیە نە ئاسایشێکی لێبووتێتی بۆچیتە نە کەسێکی لێبووتێتی بۆچێت تەنها مشکلیان ئەوە بۆ لەسەر سعرەکە ڕێکەوە من نامێ لێرە نە من نەتۆ نە بەڕێز نەخانم پاکانە بۆ لانی پەیوەندیدار بکەین ئەبێ دەستخینە ناو برینەکە بۆی کە بڵین ئەم بەرەڵاییە ئەبێ بۆسێ لە کوردستانە چکە ئەم بەرەڵاییە دوو کوڕی فەقیرەی کڕێ و لەسەر پەبجی یەکتری پێکوژن بەڕاستی قسەکە ئەوەیە با خاطر نەگرین سوچەکە سوچی چیە منێ سا لێرەوە ئەڵێم بەداخەوە بەشێک لە بەرپرسی سیاسی لەم وڵاتە لە مۆزیان ناوەتە نا ئەم ئیشەشەوە بەڕاستی لە بەرۆی کە ئەو دوکانارەکەەوە ئەڵێ ئەزانم لەگەڵ خۆشەویستی و احترام و ڕێزمان بۆ کەسایەتی خۆی بەڵام بەشێکی هۆکاری ئەوەیە کە کێشەی مادی هەیە لەگەڵ بازرگانەکەیە لە بەرۆ لە کەسێک کۆمەڵی خەڵکی باڵادەست لە سەروترەوە ئەم بازرگانیەکەنووی چیان بۆی منێشتۆ لە بڕۆی جازەیەکمان بنێ بەمە خۆمان بەرەسمی بیکەین بۆیە برینەکە لەکوایە بۆی کە تهدیدی بکەین چکە وەکو پێم وتی حەزەکەی ئێستا دوای ئەم بەرنمەیە من بەیانی تیمی بەرنمەکەمان بە کامێرایە کۆنێرین چی و بێ بیکڕێ دەمانچە چەقۆ قەمە هەر بە نازانم کاجێرش چۆڵێت چەقۆیان لای نازانم ئاوا ڕایەگری فیشەکی پیۆنی فیشەکەکە بەدوولەتەوە ینی گریمان ئەم چەقۆیە کابرایی کڕێ بۆ کۆمەڵی ئیش و کاری خۆی بەڵام آخر حربەی ئەوەی کە مارێنزی ئەمریکی پێێتی چی بکە لە بازارەکانی هەولێر و دووە کا بەڕاستی جان بەڵێ خۆیش ئاویان کردو فێر بووین بەڵێ خۆی لە سەرەتاوەکو باسم کرد ئەو بازارانە غێر ڕسمین دوای باسی مەوزوعی ئەمە ئێستا هەم ئاسایش و هەم پۆلیس کۆڵی لەوە ناکە کە ئێستا چەک لە دەست هاوڵاتیانە ئەو چەکەی ئێستا کە لە دەست هاوڵاتیانە مرد نییە لە بازاری ڕەشەبێ لەوانێ لە هەموو ماڵێک لە هەموو تاکێکی خۆمان لە ناو ماڵەکەی لە ناو سیارەکەی لە ئەم بە شخصی چەکی هەڵگرتی بێ ئەوجا چەکەکە دەمانچە بێ کلاشنکۆڤێ هەر چەکیشتر بێ ئەم شتەش چۆن سەری هەڵدات باش ئەوەی مەسائلی داعش و ئەو شەڕێکە لەگەر مەسائلی داعش لە دوسارینە نهایەتی 2013 و پاشوێ لە 2014 ئەو شەڕێکە لەگەر داعش کراپەڵە خەڵکی خۆبەخش هاتە ناو مۆزوعەکەی چەکی کەوتە دەست دیاردەی چەک هەڵگرتن لە لای خەڵکەوە زیاتر خەڵکی مەدەنی چەکی کەوتەکنی پاشوێ ئەو چەکە کەوتە لایەن ئەگەر مرجنیە لە ناو بازار تیجارەتی پێ بکەن احتیمال لە مەسەلەن من لەگەر هاوڕێیەکی خۆم لە ناو سیارەکەی ویدانیشتم باش وەکو پۆلیسێک قورسە کۆنتترۆل کردی کۆنتترۆلکردنیەوەی کە ئیتر چەک یعنی بە یاسایی بکرێت ینی کۆنتترۆل کرێمە ناڵین وڵاتی چۆ کۆمریکای چێک لە باسە گەرمەکانی هەڵبژاردننی ئەمریکا ئەوە بوو کە باسی چەک بوو کە بە یاسایەک چەک فرۆشی لە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ئاساییە بەڵام ئەوان بە یاسایەکی تونگوتۆڵ
گریان ناوەتەوە بۆ نموناگەر هەڵە نەبن بەشێک لە یاساکە ئەوەیە چەک نابێ هەڵبچیرێ بەڵام ئاساییە تۆکو کەسێک لەبەر سکوریتی خۆت لە ماڵەکە تا بیا لە چەکمەجی سیارەکە تا بێ بەڵام بێرەوە تا هەر ڕست ببینی گعدا بینی منجەبی فیشەکی تیاتەقی ئەومەیتر گۆرانی بێژەکە دیارە ماڵەکە دیارە کەسەکە دیارە یعنی قورسە ئەمە قەڵاچۆ بکرێت و گوێی کۆمەڵێ بگیرێ بڵێ کاکە دڵێ خۆشە هیچ نەبێت تەڵقەتەنورێ بتەقێنێت ئاربیجی بۆکی بە ئاسمانە خۆی لە ڕۆژی دەست بەکاربوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم بەڕێز لیوا تارق بە پلانێکی توکمەی داناوە بە هاوکاری وەزارەتی پێشمەرگە و بە هاوکاری دەستگاکانی ئاسایش کەوا پلانێکی استراتێجی دانان بۆ بە یاساییکردنی ئەو چەکانی کە لە سەر کوردستان هەن بە هەژمارکردنی ئەو چەکانی کە ئێستا لە ناو کوردستان بوونی هەیە بەڵام خۆشمان دەزانین هەموو وڵاتێک ئەو وڵاتە زرهێزەکان وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپا دەبینی زۆر زار جێمان لێ دەبی لە هەواڵەکان لە شوێنانی تر کەوا لە ناو ئەو وڵاتە زلهێزانە جەریمەیە کراوە بەکارهێنانی چەک خۆ هەمووشمان دەزانین هەتا پۆلیسی هەندێک وڵاتی ئەوروپی و هەندێک وڵاتی پێشکەوتو پۆلیسیشیان لە غەیری مەسەلەن شتێکی دەمانچەیەکی کارەبایی دەمانچەی فیشەکان هەرلانیە بەڵام دەبینین زۆر جاران لە ئەمریکا و لە ئەوروپا و لە وڵاتانە دەبینین هەندێک ڕوودا و یان هەندێک کاوا تاوان دەکرێتن ڕاست هەڵبەتە هاوڕاتە منیش ئەوم باس کرد کە لە دنیاە تاوان ئەکرێ بە چەک بەڵام قسەکە ئەوەیە ئەو تاوانانەی کە لە دنیاە تۆمارەکرێ بە پلانی گەورە گەورەی قورس گەیشتۆتەوەی کەسێک دەمانچێکی دەستکەوت تاوانێکی بێتە بەڵام لێرە ئاواکە سەرێکەیە لە بازاری سلەیمانی و هەولێر و هەڵەبجە و کەلار و چەمچەماڵ چەکێکڕێ و شەو لە پەنایەکە لە لای مارکێتەکەەوە زرمە لە کەسێکە لە سێنێ قسەکە ئەوەی میکانیزمەکە خۆ بەر ناگیرێ لێ بڵێ وشکیەکەین بەڵام وەکو یاسا وەکو جەریم وەکو ئیجراعاتی تند ئەتوانین بەردەستکەینەوە بۆی کە گەنجێکی 15 ساڵ لەسەر پەبجی فیشەک نەنێ بۆیترەوە کاک سوورێن چیاڵی من ئەڵێم ماوەیەک پێشێستا من کتێبێکم نووسی بە ناوی تیۆرەکانی تاوانناسی باش من پوختەی قسەکانت پێ ئەڵێم باش هەتا خێزان ژمارەی هەڵۆشانەوەی خێزان زیاتر بێ ژمارەی ئامرازەکانی تاوانکردن زیاتر بێ وەک هەبوونی چەک و ئەوانە معتاد زیاتر بێ سنوورەکان شلتر بن کێشەی دەرونی زیاتر بێ و کێشەی ئابووری زیاتر بێ ئەمانە ئەبنە هۆی ئەوەی ژمارەی تاوان لە ناو کۆمەڵگەیە زیاتر بێ با وەرە ڕوونکردنەوەیەکی وازەحتر بدەین باش ڕۆژ بە ڕۆژ ژمارەی چەک لە کوردستانە زیاترە بێ و هەمووشمان بینیمان کە ڕێ لێ ناگیرێت طبعا من پێشتریش ئەمزانی و ڕۆژ بە ڕۆژ ژماری گرفتە خێزانیەکان و هەڵۆشانەوە خێزانیەکان زیاترە بێ ساڵ بە ساڵ بڕی مادەی هۆشبەر و تلیاگ لە کوردستانە زیاتر ئەگیرێ پەیوەندی کۆمەڵایەتەکان زیاتر لاواز ئەبنەوە بەهاکان زیاتر لاواز ئەبنەوە گرێ دەرونیەکان زیاتر ئەبن هەموو ئەمانە وامان لێکەن کە ژماری تاوان لە کۆمەلگایە زیاتر بکەن وامان لێ بکەن کە دڵخۆش نەبین سەبارەت بەداهاتوو پرسیارەکە لێرە ئەوەیە چی بکەین تاو مادەم دڵخۆشی واقعەوە بێ ڕاست چی بکەین پێویستە هەمومان لایەنی پەیوەندیدار وەک دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن مامۆساکانی زانکۆ نازانم مامۆسایانی ئاینی هەمویان وەکو تەوعیە وەکو ڕۆشنبیری لە ناو کۆمەلگەیە بڵاوی بکەنەوە ئێمە بەڕێزان چەند شتێکمان هەیە وا لە تاگ ئەکا کە تاک تاوان نەکات باشە باش دەستگا فەرمیەکانە دەستگا فەرمیەکان کەچین پۆلیسە کامیرەی چاودێریە دادگایە قوتابخانەیە زانکۆیە ئەوەی کە دەستگایە هەموو ئەوانە وا ئەکەن کە ژمارەی تاوان لە کۆمەلگەیە کەمتر بێتەوە یان کۆنتترۆل بکرێ هەتا ئاستی توانای ئەمان بەرز بێ هەتا ئەوەی کە بەرژی تاوان کە بێتەوە ئەوە دەستگا فەرمیەکانە کە وتمان قوتابخانە و تەنانەت باخچەی ساوایان و زانکۆ و پۆلیس و هەمووی ئۆکاش دەستگا نافەرمیەکانمان هەیە کە بریتە لە خێزان خانەکانی خواپەرستی تامان دەستگا ڕاگەاندنەکانیش لە دەستگا فەرمیەکانن خێزان هاوڕێ خانەکانی خواپەرستی باشە ئەمانە ویژدان کەلتور دابوونەریت ئەمانە هەمووی دەستگایەکی نافەرمین تاکەکان کۆنتترۆلەکەن بۆ ئەوەی لە تاوان دوور بکەونەوە یان نزیکی تاوان نەکەون تەنانەت ئاین سێهام بریتە لە دەستکەوتە خودیەکان مرۆڤ زۆر جار لەبەر هەندێک جار لەبەر بڕوانامەی لەبەر پێگەی لەبەر خێزانی لەبەر مناڵی لەبەر ئابڕووی لەبەر سومعی ئەمانە وای لێکە کە لە تاوان نەکە لە تاوان دوورکەوێتەوە ڕاست کەوابێ تەنها پۆلیس خەتابار نییە
تەنها قوتابخانە خەتابار نییە، تەنها مامۆسا خەتابار نییە، هەموو ئەمانە بەیەکەوە ئەبێ وەکو زنجیر دەست لە ناو دەست یەک ئیش بکەن بۆ ئەوی ژماری تاوان کەم بێتەوە لە کۆمەلگا. باشە لە کوردستان ئەو زنجیرە بینی نییە بۆ نییە ئەزایی نمونونەکە وەکو چی وایە وەکو ئەو وایە زۆپایەک تو بەفر ببارێت لە ژوورێکابی زۆپایەکی داگرستان بێ بەڵام پەنجەرەکانت نەگرت بێ کەوا بێ زۆپاکە هیچی نەکرد. ئەگەر ئەم دەستگایانە دەست لە ناو دەست یەک نەبن هەماهەنگ و تەبان نەبن ئۆتۆماتیکیان کۆنتترۆل نامێنێ. ئێستا ئەو دیاردەیە کە ئێستا ئێمە بینیمان تەنها پەیوەندی بە پۆلیسەوە نییە، پەیوەندی بە خێزانەوە هەیە، پەیوەندی بە ئەو ڕستقەیە کە تاکەکە ئامادەی بیخوا، پەیوەندی بە ویژدانەوە هەیە، پەیوەندی بە ئەخلاقەوەیە، پەیوەندی بە دینداریەوە هەیە، پەیوەندی بە پەروەردەوە هەیە، هەمویان تاواکاری یەکترن. ئێمە لە ناو دەروونزانیە تیۆرێکمان هەیە بە ناوی مار و کەروێشک. تۆ ئەگەر لە ژوورێکابی لەگەڵ کەروێشکێکە ئەو یەتە سنووری تۆچی تە سنووری ئەو دەست لە ملانەیەکەی چکە زەرری بۆت نییە. بەڵام ئەگەر لەگەڵ مارێکابی تۆ ناتوانانی بە مارەکە بڵێ کاک مار ئەزانی چۆنە زەحمەت نەبێ گازم لێ مەگرا لە بەرەوەی دانی تۆ تیژە و ژارەکە و ئەم کوژە ئەبێ شەکشوت پێبێ بکێشی بەسەریا لە ناوی بیت. ئەگەر پۆلیس دەسەڵاتی جێبەجێکردن یاسا جێبەجێ نەکات یاسا تەنها قسەیەکی جوان کورسەی قسە ورد و جوان چویتە ناو بابەتەکەەوە و چویتە ڕیشەی بابەتەکەەوە دەست خۆش سپاس. من مامۆ لەوەی کە ماوەیەکی زۆرە ینی ئەتوانم بڵێم نزیکی 30 ساڵە یعنی ئەمە خەوی گەورە گەورە بە کوردستانەوە بین خەوی ئیسیقراریەت و خەوی بەرقەراربوونی یاسا و چی ئەبینی لە کوردستانە و هەنگاو بە هەنگاو بۆ پێی کە هەیە گۆڕانکاری کراوە و بە جۆرێک لە جۆرەکان وێنەیەکمان تقریبان پیشان ناوە وێنێکی شارستانی بەڵام ئەم وێنەیە کاتێکگە بێتە وێنەیەکی جددی و جوان و شارستانێتی و هەمومان شانازی پێوە بکەین کە یاساکە یاسا بێ نەقسێکی جوان بێت یعنی بەڕاستی وایە ینی لە کوردستانە سەیرەکەی تابان من هەر بۆ زانیاری جەنابەت و بینەرانی شێمە ئەو چاوپێکەوتنانە سێن چوارێک لەو بەڕێزانە هێشتیان هەر تەسویریش کرد ینی ئەوەندە متمانیان بە ئیشەکانێ و متمانیان بە پشت و پەناکانێ هەر خەری بۆ برادران و جەماعەتی مسەورەکان ئێمەش ئازێتیشان بن بەڕاستی یعنی بەشێکیان هەر زۆر بێمنەتن هەر نیان هێشتووە ئەسڵەن ئەم دوکان نارانەیە تقریبان لە دەرەوەی بازارەکەن ئەجینا بۆ ناو بازارەکە بێ بە دزیەوە تەسویر کەیتۆمان ینی ئەوەندە بە زۆنی خۆیان ێزانن بەڕاستی. کاک سەرکەوت سڵاو لێبێ سوپاس کە بەشدار بووی لەگەڵ مالە سلەیمانیەوە من یەک پرسیاری کورت و بخود لە جەناب دەکەم و هیوادارم جەنابی شەڕاشکا و جوابم بیتەوە. لە بازارەکانی کوردستانە ئەوەی کە ئەبیندێ حەزەکەی هەر دوو قۆڵی دەسەخینە گیرفانی یەکتری و خۆمانەکەین بەناو بازاری سلەیمانیان نەخێت بەناو بازارەکانی هەولێرە بەشێک لە ئەو بازارانەی کە بازرگانی بەم ئامرازانەوە کەنۆک و کاک سوورێن وتی یعنی ئێوە ئەگەر لە سارەیەکە بیگرن ئیجراعات بەرامبەر شۆفێرەکەکەن چوزانم ئەگەر تاوانێکی پێ بکرێ ئەم چەقۆیە 50 تاقیقی لەکەن لە بەسمە و مەسمە و نازانم شتەکانی کامە چێوە شوانێتی دەست بەمێەوە گیراوە دەست بێەوە گیراوە دەست بە چۆ گیراوە ئەی باشە بۆ ناچنە ئەو فرۆژگایانەی کە بە ئاشکرا ئەم چەک و تەقەمەنیانی لێ ئەفرۆشتێت و وەکو خەڵکی شەڵێ لایانی پەیوەندیدار و پۆلیس کە ئاڵین پۆلیس بە هەموو سێکتەرەکانیەوە بە ئاسایش و بە دەستگا ئەمنیەکان و بە چوزانم بە دەستگا هەواڵگرەکان و بە هەمووتانەوە کە ئاڵین پۆلیس خوا باەک ناوتانە بێ کە ئاڵین پۆلیس باسی هەمووتانەکەین ئێوە بۆ نقەتان لێەوە نایە بۆ فزە ناکەن لە بەرامبەر ئەو هەموو فرۆژگایی کە ئەم شتانە ئەفرۆشرێت و بە ئاسانیش تاوانی گەورە گەوری پێکراوە لە کوردستانە بەڕاستی فەرموو. بەڵێ سوپاس ئێمە وەکو پۆلیسی سلێمانی چەندەها دوکانی چەکدانان و چەکفرۆشتنمان داوە بە دادگا تەنانەت هەندێک کەسمان وەکو تاجر لە قەڵەمماوە کە ژمارەی زۆر چەک لە دوکانەکەی بۆ و داومانن بە دادگا ئەوە دۆسیەکان لامان نەتوانین بە ژمارە و بە بەروار و بە ناوی کەسەکانی شەوە ئێمە بیخینە سەر شاشەکە و بزانن کە ئێمە چیمان کردووە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئێمە با نەگەڕینەوە ناو شارەکان ئێمە بۆ کار لەسەرەوە نەکەین چێن ئەوانەی ئەم شتانەیە هێنە ناو وڵاتەکانەوە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە بۆ لەسەر سنوورەکان نێڵین چەک داخل بێ بۆ لەسەر سنوورەکان نێڵین ماتۆر داخل بێ کە نیوەی گەنجی ئەم شارانەی هەمووی بە ماتۆر کوشتی بوو بە حادیسە بۆ کەسانی تر و خەڵکانی تری سەرگەردان کرد ئەبێ ئێمە لەسەر چاوەکانەوەی تر لە مۆدوا کار بکەین ئێمە بە پەرلەمانتارەکانمان وتووە بە وەزارەتی ناوخۆمان وتووە بەڕاستی ئەبێ کار بکەین بۆی کە نێڵینی تر لە مەودوا
لە سنوورەکان و ئەم شتانە داخل بێ دەمانچەی تورکی چۆنیێت ئەبێ شوێنەکە بدۆزینەوە مەزدەرەکە بدۆزینەوە لە ڕئیسیەوە وەکو سەرەتان لە بنەوە بیبڕی باشەوە لە بێتە ناو شارەکان و دوای پۆلیسی پێوە سەرقاڵکەیت و ئاسایشی پێوە سەرقاڵکەیت کە ئەم شتانە بگرێت ئەنواع قەمە و شمشێر و بۆ کەس خەنجەر و چەقۆ و ئەنواعی چەقۆ هاتووە لەکوێوەیەت خۆ کورد ناتوانێت دروستیکە هەندێک چەقۆی کوردی دروستەکرێوانە ڕەنگە هیچ تاوانێکی پێ نەکرێ بەڵامەوانەی کە هاورداکرێ ئەوانن کە ژیانی خەڵکەکانی شێواندو و گۆڕیوە ئێمەش بەردەوام مەفارزمانەیە چەنەها شوێن گەڕاوین کە لە کافتریاکان و لە نادیاکان و بە چەق و بە چاقۆ و بە بۆ کەس خەنجەر و لە پارکەکانە لە شوێنە گشتەکانە لە خەڵکمان سندووە بەڵام ئەمە ناکاتەوە کە ئێمە بڵین وەک پێم وتی لە 100% کۆنتترۆلی ئەوە زعانەمان کردو چونکە بەردەوام ئەو شتانە هاوردێ هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستانەکەی دەست خۆش کاک سەرکەوتجان دەست خۆش لوتفەنوان و نمونەتان زۆر بێ پۆلیس خۆشبەختانە وتت پلانمان هەیە لە دوای دەست بەکاربوونی بەڕێوەبەری گشتی نوێی پۆلیسی هەرێم کە بەجور ئەترەوە مامەڵە لەگەڵا بکەین هەڵبەتە بەڕێزەکانی پێشووتر هەوڵەکانیان کەم نانرخێنین بەڵام ئیشەکانی ئێوە بەڕاستی کاک سوورێن ینی هەندێک پیشە هەیە ئەوەندە حساس و گرنگە ینی بە بەسیترین کەم تەرخەمی قوربانی گەورەی لەکرێتەوە بەڕاستی بۆی ئیشەکەی ئێوەش زۆر هەستیارە خەوی ئێمە ئەوەیە کە ڕۆژە لە ڕۆژان کاتێکە گڵۆپی ساری سەر پۆلیسێک بینرا گەورەترین بەرپرسی باڵا لەم وڵاتە بلەرزێت لە بەردەمیان نەگەوەی کە هەر ئێشتا لە سارەکە دانا بەزیون تەلەفۆنێک بکرێ بڵێ کاکەوەمان بۆ حەلکە ئەوە ئەمانەیە پۆلیس لە شوێنی خۆی بێ پزیشک لە شوێنی خۆی بێ کۆمەڵ ناسەکان لە شوێنی خۆیان بن ئەو قسانی کە کاکسوورێن کردی ئێسا بێ لایانی پەیوەندیدار بەڕاستی بینوسێتەوە ئەبێت دایان پیاوەکو جەنابیان لە بەرەوبەراتەکانە هەبێ ڕاوێژی پێ بکە بۆی کە ئەم دیاردانە نەگاتەوەی کە خەڵک هاواری دۆ بکات کوژدێ لەسەری ئێگەر ینی ئەمە ئەوەی زۆرە چۆن دڵخۆشمانەکەی بە هەنگاوە تازەکانتان چۆن دڵخۆشمانەکەی بۆی کە بەشێک لەو بەڕێزانی کە بازرگانیەکەن بەشێک لەو خەڵکانی کە فکری تومتیژی لە مێشکیانە هەیە پترسن بگەڕێنەوە دواوە پلانە باڵین پلانە تۆکمەکانتان چیەکەن بەڵێ لە ڕۆژی دەست بەکاربوونی بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم بەڕێز لیوا تارق خۆ دەزانی هەر بەڕێوەبەرێک کە دەبێتە بەڕێوەبەری فەرمانگەیەک یان بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتێکی هەستیار کۆمەڵێک پلان و کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک کارنامەی هەیە بۆی بتوانیت جێبەجێیان بکە بەڕێز بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێمی نوێ کۆمەڵێک کارنامەی لەگەڵ خۆی هێناوە کۆمەڵێک ئیزراعاتی هەیە کە ئەگەر پشتیوانی بەڕێز وەزیری ناوەخۆ بەڕێز ڕێبەر ئەحمەدی لەگەڵ بێ دڵنیاتان دەکەمەوە کە پۆلیسی کوردستان و پۆلیسی هەرێمی کوردستان هیچ جیاوازیەکی نابێت لەگەر پۆلیسی نێودەوڵەتی پۆلیسی گەورەترین یان بەهێزترین وڵاتانی دنیا لەو پرۆژە نوێیانەی کە نامەوێت زۆر بسمەنەوە تەفاسیل لەبەرەوە کار و پرۆژەکانی ئێجگار زۆرن بەڵام مهمترین شتیان ڕێکخستنەوەی پۆلیسە بە شێوەیەکی گشتی ڕێکخستنەوەی هەیکەڵ تەنزیمی گشت بەشەکانی ناو بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم ڕێکخستنی هەیکەڵ تەنزیمی ناو بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیسی پارێزگاکانی هەولێر و هۆکو سلێمانی و ئیدارە سەربەخۆکان دوای وەکو کاک سوورێن وتی ئەم شتانەی کە جەنابەت باسیەکەی ئەبێتە قسەیەکی جوان یان ئەبێتە یاسایەک و کە نەخێر تەشبینین ئیشاءالله لەژیر لە ڕاو لە داهاتوودا ئیشاءالله گەروەکی وەکو باسم کرد گەر پشتیوانی بەڕێز وەزیری ناو خۆمان لەگەڵ بێ شتەکان دەچێتە بوارێکی ترەوە یەک لەو پرۆژە گرنگانەی کە بەڕێز بەڕێوەبەری گشتی بە تەمایە کە بەردەخوا وەختی خۆی کە وەختی لە پارێزگای دوهۆک وەکو بەڕێوەبەری پارێزگای دوهۆک بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای دوهۆک بوو لەوێ ئەنجامیدا ئێستا دەوێت ئەم سیستەمە بینێتە لە هەموو کوردستان تەطبیقی بکە ئەو سیستەمە چیە بە ئەلیکترۆنیکردنی سیستەمی دەستگیرکردن کەواتە هەر بڕیارێک لە دادگا دەردەچێت یان هەر کەسێک بڕیاری دەستگیرکردنی بۆ دەردەچێت باشە سیستەمێکدا دەندرێت لە گشت فەرمانگەکانی حکومی بە پۆلیس و ئاسایش و گشت فەرمانگەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان ناوەکەی لە ناو سیستەمەکە داخل بکرێت هەر مامەڵەیەکی حکومی هەبێت یەکسەر ئەو تۆمەتبارێ سەردانی یەک لە هەر سەردانی هەرچ فەرمانگەیەکی حکومی بکە ناوەکەی لە سیستەمەکە بدرێت و ناوەکەی دەردەچێت و بەزیترون کات دەجێ خۆی و دەستگیر دەکرێت دەستان خۆش بێت دەستان خۆش بێ و لەسەر ئەوش تۆزێک قسەم هەیە یان ئێستا داتایەک بڵاو بووە نازانم تا چەند فەرمیێ نزیکی
4-5 کەس لە کوردستانە 4,000 شتێک کەس لە کوردستانە ئەمە قەبزیان هەیە و ناژگیرن تافگەخان سوچی یاسا لەم پرسیاری خۆمە من بۆیە ئاوا تۆزێک تون قساکەم بۆی کە عزیێتی لانی پەیوەندیدار بین بۆی کە دەستخینە ناو برینەکەەوە ڕەنگە هەرێک لە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئیشی بەو جۆرە ڕقینە بێ لە قسەکردن بەڵام گرفتەکە زۆرە ینی گرفتە بەڕاستی مناڵێکی 10 ساڵ خۆی بکە بە دوکانێکە لە بریەوەی کە چوزانم ئایپادێک بکڕێ لە بریەوەی کە کتێبێک بکڕێ داوای چەک بکات و داوای ئەبوو ئەڵقە و نازانم چەقۆ ئەوە بکات یاسا ینی سوچی یاسا لە کوێن بابەتەیە فعلا ئێمە بە هەموو ینی تاوانەکە نەخینە ینی هەموو کەم تەرخەمێکە نەخینە ئەستۆی پۆلیس بە هەموو بەشەکانیەوە بە ئاسایش و چوو پێشمەرگە ئەوە بەڵام ئیتری ئەی یاساکوە ینی خۆ پۆلیس ناتوانێت تا ئەمر قەبزێک نەبێت مەسەلەن فەرمانێکی دەستگیرکردن نەبێ هیچ بکات یا پۆلیس خۆ ناتوانانی هەر لە خۆی دەست با بەسەر دوکانێکە دایخە ئەگەر یاسایەک پشتگیری نەکە سوچی یاسا لەکوێ ئەم دیاردەیە لێرە ئێمە ینی قسەک باوە لای هەموو خەڵکان کە شتێک ڕوودەدا ڕەسەن دەڵێن ئەوە یاسانیە یاسا بەرقەرار نییە یا کەس ڕێز لە یاسان خۆی ئەگەر ئێمە تەمەشا یاساکان بکەین ئێستا ئەو بابەتەی کە عرض کرا یاسای هەیە زۆر بە جوانیش تەنزیم کرایە بەڵام ئایا ئەو یاسایە چێ دایدەنێ یاسادانەر دایدەنێ بەڵام چێ دەبیت جێبەجێ بکە دەسەڵاتی جێبەجێکردن من تەنها ئەوەکەی خەتایەکەی با بڵێن ناخەمەوە سەر تەنها بڵێن وەزارەتی ناوخۆ یاخود پۆلیس ئێمە دەبێت بگەڕێنەوە سەر هۆکارەکانی ئەنجامدانی تاوان یعنی ئەوە خودی خۆی لە خۆیدا تاوانە فرۆشتنی چەک بەبێ مۆڵەت یعنی ئێمە ئەگەر ئەو دوکانانەی کرایتەوە دەستگای جێبەجێکردن قەپاتیکە بە شێوەیەک تەنها ڕێگا بەو کەسانە بدا کە تەنها مۆڵەتیان هەیە و بەو مەرجانەی کە لە یاساکەدا دیاری کرایە ئەوانیش بەش بە حاڵی خۆیان هەڵدەستن تەنها چەک دەفرۆشنە ئەو کەسانەی کە بە خۆیان مۆڵەتیان هەیە لێرە ئێمە شتێک هەیە یعنی لەوانەیە زۆربەی ئەوانەی کە چەچیان هەیە لە هەرێمی کوردستان یاخود لە هەولێر لە هەرێمی ئێمەدا دەبینین ئەوەی کە هەر لە کاتی ڕاپەڕینەوە زۆر کەس چەچی هەڵگرت لە ماڵی خۆی یعنی شاردیەوە لەوانەیە بەکاریشی نانی بەڵام هەر لەو احتیاط داینایە بەڵام چەند کەس لەوانەیە کە چەچیان هەیە داوای مۆڵەتیان کردیا لە وەزارەتی ناوخۆ ئەوش جێی پرسیارە مۆڵەتی داوا ناکەن بەڵام بگاتە ئەو حەدەی کە دوکان بکرێ و بفرۆشرێ لێرە دەبێ ئێمە بگەڕێن بزانی هۆکارەکان چیە ئێستا ئێمە هەموو جارێک لە بۆ تەڵەبەکان باسی ئەوەی دەکەن هۆکارەکانی ئەنجامدانی تاوان دیاردەی تاوانی چییە هۆکاری ناوەچیە و هۆکاری دەرەچی هەیە دکتۆر سورێنی زۆر جوان ئەوەی کرد هۆکارە ناوەچیەکان ئەوە هەر خودی کەسێکە یعنی با بڵێن لەوانەیە بۆ ماوە تەسیری هەیە تەمەەن تەسیری هەیە هەروەها ڕەگەزیش تەسیری هەیە ئەگەر بۆ نمونە دەتوانین بێن ئافرەت کەمتر تاوان ئەنجام دەدا لەبەرەوەی کەمتر بەشداری کۆمەڵایەتی دێکا و جستەی فسیۆلۆجیەکەی والێ کردیەکە بە جۆرێکی تریش ئاسان ئەم شتانەشی دەست ناکەوێت یانی زۆر زەحمەتە ینی بەڵام ئەگەر بین تەمەشا بکەین ئەگەر تەمشای تەمەنکەین لە چ تەمەنێک زیاتر نسبەی ئەنجامدانی تاوان ئێمە دەڵێن لە تەمەنی هەرزەکاری و تەمەنی گەنجی لە 18 تا 25 ساڵ یعنی ئەو تەمەنە زیاترین لۆ سەبەبەکەی چیە لەو تەمەنەدا ئینسان مرۆڤ ئەوەیە زۆر ئەوەی هەیە با بڵێ ئارەزووی هەیە و قووەتی هەیە توانای هەیە حەزی لە شتە ڕەغەباتی هەیە ئەو ڕەغبەیە دەیەوێ ئەوەی بکاتن تێری بکاتن ئەو وای لێ دەکە کە زۆر شت بکە لەوانەیە گوێ نەداتێن کە ئەکە ئەو شتانە تاوان دادنرێ جگە لەوەی ئەمە هۆکاری دەرەچی کە باسمان کرد خێزانمان هەیە قوتابخانەمان هەیە بواری کارکردن باشە بەگشتی هەموو سێکتەرانی کە باسیەکەین کەم تەرخەمنین هەموو کەم تەرخەمن ئێمە ئەگەر بە خێزان دەست پێ بکەین خێزان کەم تەرخەمە ئێستا داک و بابک کە بە خۆیان دانیشتینە خەریکی مۆبایلن ئاگایان لێ نییە منداڵەکە پەبجی دەکا ئەو گێمانەی دەکاتن کە فۆرتنایتە نازانم چیە دەبێ مراقبەی لەسەر بێ یعنی هەر خۆشورتە ناچی لە ماڵک مراقبەی منداڵەکە بکاتن دەبی داک و بابەکە دەست پێ بکە
هەر لە گچکەیەوە کە دەگاتە تەمەنی هەرزەکار لۆ ئێستغلال دەکرێت لە بۆ تاوانی تیرۆر و چەک هەڵگرتن لەبەرەوەی زۆر بە ئاسانی یعنی ئەوان چی لێ دەکەن ئیستغلالی دەستخۆش لە فراغی ئەم هەموو کەم و کوڕیا یاسا و لانی بەرپرسی ژانی لایەنی ئەمنیش لە کوردستانە کەم تەرخەمیەکەیە بۆیە کەواتە تەنها بە یاسا عیلاج ناکرێ بە هەموو بەداخیشەوە ئەم قسەی جەنابەت ئەوە ڕاگەیاندنیش کات دەروون ڕاگەیان ئێستا مەسەلەن تاوانێکە ئەنجام دەدرێ ڕەسەن عرض دەکرێت تاوانێکە ئێ باشە ئێمە ئەوەی خندیتمان لە کولیە و لە بۆ تەڵەبە باسی دەکەین هەر تاوانێک لە مەرحەلەی تەحقیق بە هیچ شێوەیەک ناکرێ باز بکرێت چکە زانیاریەکان دەردەچیتن دوای هەندە جار منداڵ تەماشا دەکە لاسایی دەکا ئەو درامانەی عرض دەکرێتن هەموو کوشتن و بڕینەوەی لێ هاتیەکە ڕاستە کاک سوورێن ینی لە سیرەکەی مەسەلەن پۆلیس بە جۆرێک لە جۆرەکان موبەڕیری هەیە کە ئەم زنجیرەی کە جەنابە باسی کرد بە تەنیا پۆلیس نییە پۆلیس ئەڵێ یاساش کەم تەرخەمە یاساڵێ خێزانیش کەم تەرخەمە خێزان ئەڵێ قوتابخانەش کەم تەرخەمە قوتابخانە ئەڵێ وەکو پێویست ڕێنماییمان بۆ ناکرێت ینی هەز ناکەی ئەمە بۆ تەموبەڕیرێکی زۆر بەسیت کە هەموو زنجیرەکە شل کاتەوە ینی کەسی ڕەبت و زەڵتی بەسەریەکەوە نەماوە هەمووی بە جۆرێک لە جۆرەکان بەداخەوە میلەتی کورد ئەو شتەمانتیایە عادەتەن ینی شتە خەینە سەر ئەوی تر بەڵام ئەمە بە منطق وایە ینی بە منطق هەموو ئەرکەکەی پۆلیس نییە بە منطق هەموو ئەرکەکەی یاساژ نییە بە منطق هەموو ئەرکەکەینی وەزارەتی ناوخۆش نییە بەڵام لە بەرەوەی هەموو جونگەکان شلە شتەکە ئەبوو جۆرەی لاتوە کە ئەیبینی جان دۆرکهایم لە تاان کۆمەڵناسێکی یەکجار مەزنی فەڕەنسیە ئەو دۆخە ناو ئەنێ ئانۆمی یعنی بێسەروبەربوون یعنی بێشیرازەبوون بێنە بەرچاوی خۆت وەختی نانی نیۆڕۆیە لە ماڵێکە یەکی هێلکەوە ڕۆنەکە یەکێ تەماتە سوورەکاتەوە یەکێ نانی دەرەوە هێنێ هەرکەس بۆ خۆیەتی ئەو کاتە کۆمەلگە ئەو کاتە و خێزانە شێواوە ئەگەر نمونونەکەش گەورە بکەینەوە کاتێک کۆمەلگە وای لێدێ کۆمەلگە دۆخێکی ئانۆمیە یەکێکە لە هۆکارە زۆر سەرەکیەکانی زۆربوونی تاوان زۆربوونی خۆکوشتن کۆچی خەڵک لەو وڵات لەو هەرێمە بۆ ئەویتر و لاوازبوونی بەهاکان نەمانی چێش بۆ ژیان دروستبوونی بەختەوەری ساختە لەو کۆمەلگەیە دۆرکهایم ئەم قسانی لە چێ وەرگەوەری ساختە بەڵێ دۆرکهایم زۆر معجیبی ئۆگست کۆنت بوو ئۆگست کۆنت دامەزرێنەری کۆمەڵناسی ئۆگست کۆنت ئەڵێ لە ناو مرۆڤ دوو غەریزە هەیە غەریزەی خۆخوازی و غەریزەی ئەویترخوازی کاتێک غەریزەی خۆخوازی بریتە لە ڕێغ بریتە لە خۆسەپاندن بریتە لە لێبوردن نەکردن کۆمەڵێک شت تحقیقکردنی ڕقەکان ئەمانە کاتێک مرۆڤەکە بۆی ئەلوێت غەریزەی خۆخوازیەکەی زاڵ ئەکا بەسەر غەریزەی ئەویترخوازەکەی و تاوانەکات ئەمە خاڵی دوم خاڵێکی تر ئەدلەرمان هەیە ئەدلەر یەکێکە لە دەروونزانە زۆر گەورەکان یۆنگمان هەیە یۆنگ ئەڵێ لە ناو هەموو دەرونی هەموو مرۆڤێکە کۆمەڵە گرێ هەیە کاتێک گەزانی بۆی ئەلوێت بۆی دەسەدا سەرکۆنە ناکرێت سزا نادرێ گرێکانی ئەکاتەوە ئەمەشێکی ترە لە هۆکارەکان بابەتێکی تر هەیە کاک دەروون ئێمە ئەبێت ئەومان قبول بێت کە کۆمەڵگەیەکی دوای جەنگین لە کاتی جەنگە فرۆشتنی مادەی هۆشبەرەکان فرۆشتنی دەمانچە قاچاقیکردن دروستبوونی گروپی مافیایی دروستبوونی گروپی تاوانباری یەخەسپی وەگەوی سوزەرلاند باسی ئەکات ئەمانە لە کۆمەلگایە زیاد دەکەن جەنگ کۆمەڵی گرەی دەرونی لە کۆمەلگای تاوانباری یەخەسپی چییە؟ تاوانباری یەخەسپی سوزەرلاند باسی ئەکا یەکێکە لە کۆمەڵناسە ئیملاقەکانی ئەمریکا لە 1923 کتێبێک بڵاوە کاتەوە لە ماوەی چەند ساڵێکە دەجار ئەو کتێبە چاپەکرێت تاوانباری یەخەسپی ئەوەیە کە کەسێک بە چاکت و پانتۆلەوە لە دەستگایەکە بە نوکی قەڵەم تاوان ئەکات تاوانی ئەم کەسە لە تاوانی کوشتنی کەسێکی تر زیاترە بە معنایەکی تر پێوتە ئیمبەزڵمنت ینی هەموو جۆرەکانی گەندەڵی و تەزویرکردن تاوانباری یەخەسپیە باوێ مۆسەر قسەکەی خۆم چیەڵی بە تاوانباری یەخەسپیەکانی کوردستان تاوانباری یەخەسپی لە هەموو کۆمەلگایەکە مافیایەکی دەسەڵات پێدراوە ئەو نە قسەی من قسەی هەموو تاوانناسەکانە تا مافیایەکی دەسەڵات پێدراوە کە مشەخۆرە لە ناو دەسەڵاتە و ئەوێت دەسەڵاتەکە بەرەو شێوەیەکی هەڵدێر ببات و نەخزمەتی دەسەڵاتەکە نەخزمەتی هاوڵاتیەکە نەخزمەتی داهاتوی کۆمەلگەکەیەکە و ڕابردووی کۆمەلگاکەش عیبدارەکە ئەوە تاوان پێناسەیەکە بۆ دەستخۆش حەزەکەم باسی ئەوە بکەم کاک جان ئێمە کۆمەلگەیەکی پاشهاتی جەنگین
لە پاژهاتی جەنگا دەرونی هەریەک لە ئێمە کۆمەڵێک گرفتی تایە کۆمەڵێک گرێمان تایە کۆمەڵێک ترامامان تایە کاتێک بۆمان ئەگونجێ ئێمە من داوای لێ بردنەکەم کە پێویستم بە وەختی زۆرترە بۆی پەیامەکەم بگەم جان کاتێک کەسێک کە فولایتێک لێ ئەدا خودی فولایتەکە نییە کۆمەڵێک گرەی ڕابردووە کۆمەڵێک پەروەردەی ڕابردووە کەوای لێ ئەکا بەم گرێ ئەتەقێتەوە ئێمە هەڵچوونمان هەیە لەگەڵ عەقڵە هەڵچوون و عەقڵ پەیوەندێکی پێچەوانەیان هەیە کاتێک کە هەڵچوون بەرزە بێتەوە عەقڵ دا ئەبەزێ باشە لەبەر ئەوە هەر بڕیارێک لە کاتی هەڵچوونە ئێمە 15 جۆر زیاتر هەڵچوونمان هەیە تووڕەبوون یەکێکە لە جۆرەکانی هەڵچوون ترسان داچڵەکاندن شۆک سپرایز بێز لێبوونەوە هۆگربوون هەموو ئەمانە پرۆسەیەکی هەڵچوونن هەموو ئەو بڕیانانەی لە کاتی هەڵچوونە ئەدرێ هەڵچوونەکە بەرزە پرۆسە عەقلیەکە لاوازە لەبەرەوە عەقلانی نییە کاتی عەقڵ بەرزە بێتەوە پرۆسە هەڵچوونەکان دائەبەزێ کاتێک کە کەسێک لە فولایتێک بۆی لێ ئەدرێ پرۆسە هەڵچوونەکانی بەرز بووەتەوە عەقلی دابەزیوە ئەم پرۆسە هەڵچوونانە بەچی دروست ئەبن و گەورە ئەبن و فویان تێئەچێ بەگرێ دەرونیەکان بە ئاوەتە بەدینە هاتووەکان بە سوکایەتی پێکردنەکان بە هەمووی ئەگرێتەوە ینی پرۆسەکە بەس لە ئەوە گەورەترە ئێمە بڵێن خەتای پۆلیسە خەتای ئەوە نەخێر لە خودی ئایلە جۆری پەروەردەکەی تەنانەت ئەدلەر ئەڵێ پشکاندنی یاری مناڵ کاتێک لە مناو خێزانە مناڵ یاریەکەی ئەشکێنرێ سوکایەتی پێکرێ وعدی پێدرێ بەجێبەجێ ناکرێت درۆی لەگەڵا ئەکرێت دەرئەکرێ ئیهمال ئەکرێت سۆزی پێ نادرێت ئەمانە گرێ دروستەکەن کاتێک کە گەورە ئەبێ ئەڵێ بۆی بڵێ خەڵکینە منیش هەم گرێکانی ڕابردوو یەکاتەوە حتا علی وەردیش لەگەڵ تجاری عەقلی مرۆڤ بە درێژی باسیەکە ئەڵێ تاکی عێراقی لە ژیانیا ژیانەکەی ژینگەکەی دەروونەکەی ناچاریەکە کە تاکێکی تاوانبار دەربچێ یان بۆی ئەلوێت کە بۆی ئەلوێت ئەیکا یان بۆی نالوێت ئەبێت بەگرێ لەلایە دەستخۆش ورد چووە ناو بابەتەکەەوە کۆمەڵێ لە دوانمان وەرگرتووە لەسەر ئەو دیۆ کۆمەڵایەتی کە جەنابە باسیەکەی بینەری بە و قسەیەک لەسەرەوە شەکەین فەرمو ئەگەر ئێستا لە ناو بازار یەکێک جنێوت پێ بدە جوونت پێ بدە تۆ چی دەکەی؟ والله لەسەر خۆ دەبم و هیچ شتێک بنم ئەو ئەخلاقی خۆیتە کە جوین بە من دەڵێت ئەو ئەخلاقی ئەوە هیچ کاردانەوەت نابێت؟ نەخێر بێگومان لە ناخۆ پێم ناخۆشە بەڕەنگە بەڕووکەشیش پێم ناخۆش بێت بێگومان هەڵوێستیشمە هەبێت بەڵام بە ئاست و مستەوەی ئەونا بە شێوازێک پێڵێم کە جایکتر نتوانێت دووباری کاتە وڵاتە پێم بکرێ هادی دەکەم و دەڵم غەڵەتی وامەکە چتی وامەکە توش کێشەی گەورە دەبی هێرێت قبول ناکە یعنی زۆرە شتێ پێی دەڵێم احتیمالێ بەس خۆی دابستەوە واز بێنیتن ئەگەر هەر بەردەوام بوو لە جنێو والله حوارێ خوای دەکەم دیف هەرێک دیف بوو چوو نەخۆ یان هەیە دیف تێگەشتن نەخۆ واز خۆش خۆنەگرم جۆبەوەی کەسێژی بدەم چونکە ئەو کەسێ خوب بینتەوەی مستەوەی بێتن خەبەرێک یان خفتنێکی بێشتە تا ئوتو خوب بینێ بەرسە بۆی کەسی بدەست بژمەوە تووشی کەسی کەمتە لە هاتی پێت مرۆڤ خۆت جواب بە کەسێت و ساژی نەدەن 5 دقیقە تەعاملت هەبی ئەو کەتێ بەدەبڕێ تەحمل تێتۆ بەخوای نەعاوەڵاهانە ینی شەڕ دەکەی ئەگەر جنێوت کرد تاوانەرێەوە دەستخۆش تاڤکە خان ئامۆژگاری تۆ چییە؟ وەکو مامۆسایەتی زانکۆ وەکو خانمێکی یاسایی تەواو ڕوونە و هەمیشەش بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێک کۆتایی بەرنامەما کە نزیکی کۆتایی بینەوە کاک سوورێن کاک کارزان ینی کاک سەرکەوت لە سلەیمانیەوە ینی بینەران هەندێک جار ئەگەر ڕازگۆ بم تووشی جۆرێک لە ناومێدیە بم کە بەراوردی دیاردەکەکەی قوڵایی دیاردەکە و خەمساردی کۆمەڵگە و لایانی پەیوەندیداری شەستەکەی ناگەیتەوە شوێنە بەڵام خۆزگە قسەکەی من نەبێت ینی با تۆزێک گەشتبینانە مامەڵی لەگەڵا بکەین دیاردەکە قوڵە دیاردەکە ینی ڕەگ و ڕیشەی هەیە و وەکو کاک سوورێن باسی کرد بابەتی شەڕ لە کوردستانە و جەنگ لە کوردستانە ئیشەڵا دواییەت و نایبینینەوە بەڵام ئەم جەنگە کۆتاییە جەنگێکی تریێت ئەم جیلە ئاڵین بەبێ جەنگ گەورە بوون جەنگێکی ترێ خەمانەگرێ و بە جۆرێک لە جۆرەکان ئەو پاڵەوانانەی ئەو پێشمەرگە ئازیز و بەهێزانەی کە لە جەنگەکانە ڕۆڵە جێرن و ئەبنە لیدەرمان بەداخەوە بەشێکیان لە شارەکانیشە ئاینوێ ئەم ڕۆڵیان هەر هەبێت یانی لە کاتێکات کەیتر پێشمەرگە لە مەیدانی جەنگ
پێشمەرگەی تر کە هاتە شار ئەبێ وەکو ئاو بێت لەگەڵ خەڵکە بەڵام بەشێکی کەمیان کە ئەیانێ و نمای شەش لە ناو شارەکانی شاهەر بەردەوام بێ ئەیانوێ نەخێر خۆی پیر بووە ئەم چەکایە بە کوڕەکەی خۆی ناتوانێت حیمایە دوای خۆی خا مناڵەکانی حیمایە دوای خۆیخوا بە جۆرێک لە جۆرەکان مۆدلێک دروست دەکات کە گەنجێکیش کە لە زانکۆیە حەسبات دەمانچەیەک لە سیارەکە هەبێت لە تەنیشت مۆبایلەکەیەوە لە تەنیشت کتێبەکانیەوە یعنی بۆیە ڕەگوڕیشەی ئەم دیاردێت تۆزە ڕەگوڕیشەیەکی قوڵە بەڵام تۆ ئامۆژگاری تۆ چییە ئەگەر بۆم بکەی بە دوا قسەش ئێمە دەزانین توندوتیژی ینی وەکو لە دیاردە زیاتر بووە وەکو ئەوەی لێ وەکو سیفەتێکی مرۆڤی لێ هاتیە ینی ئەگەر خۆی وایە ئێستەوەی لێ هاتیە ئێستەوەی لێ هاتیە ینی لەبەرەوەی پێش چەند ساڵ یان لەوانەیە ئێستا ئەگەر ئێستا وەکو نمونە باسم کرد دەڵام ئێستا ئەگەر بەرنامەی کامیرای شاراوە دابدرێ لە هەولێر لەوانەیە هەر کەسێک یعنی با بڵێن گاڵتەی لەگەر بکەیت ڕاستەن بە لێدان جوابت بداتن یاخود جوون بدە سەبەبەکە چییە یعنی خەڵکەکە ئەوەندە سترێسی لەسرە ئەوەندە مەشاکلی هەیە لەوانەیە هەر لە منداڵیەوەش وەکو باسم کرد یعنی کە لە ماڵەوە دەبینی داک و بابی بەشڕ دێ تەلەڤزیۆنەکە یاخود هەتا ئەو ئەکتەرانەی کە پیشان دەدەن کە ئەوانەی عنفی بەکاردێن یاخود توندوتیژی بەکاردێنی بە شێوەیەکی جوان ئەوەی دەکات تەسویری دەکات دەورەکی باڵای دەداتێ ینی خەڵکەکەەوەی لێ هاتیە دەڵێ ئەگەر ئەمن جوابی نەدەم دەکا لۆ دیارە زمانم نییە یاخود دەستم نییە لێ بدەم یعنی وە دەزانی شەرمەزاریە خۆی ئێمە لە قانون لە قانون بەڕای من لەوانەشە ینی ئەمن احتیمالە ئەو شتە بەسەر خۆماندا ئەوە بیتن ڕوو بداتن ئەمن نازانم لەوانەیە ئەگەر کەسێک دەست درێژی بکە لەوانەیە من جوابی بدەمەوە چونکە لە کۆمەلگایەکدا ژیایمە ینی فێری ئەوە بوومەکە قبول نەکەم جواب نەدانەوە عیبە یعنی وەی لێ هاتیە دەڵێ باشێتەوە ئەگەر بە جوونیش جواب نەدەم بە قسەک جوابی دەدەم کە هەر لە جێی خۆی ئەوە بیتن ینی بەڵامی ئێستا هەتا لە قانونیش ئەوەت هەیە دیفاع عن النفس هەیە بە قسەش ئەتلۆت هەیە دیفاع لە خۆت بکەیت بەڵام خۆی لە خۆیدا ئەوە ڕێگایەکی باش نییە خۆی ئەوەیە ئەگەر کەسێک تاوانێکی بەرامبەر تۆی ئەنجامدا دەبێت ئەتو دەتوانێت بچی شکایەتی لێ بکەیت بەڵام لۆ شکایەت ناکە دەڵێ ئەمن تااقەتم نییە هەتا دەچمە مەرکزی شورتە و شکایەت دەکەم وەرە و بڕۆ و نازانچی ناوەڵا ئەو دەخەیە بە گرفتە گەورەکەی و دەسەکانە خۆش بێ پێما بێم دیاردەیە زنجیرەیە بەرنامەی درودرێژەیە کە پلانی بەرنامەی گەورەمانە باوکاری کاکسوورێن و ئێوەمانان و کاکارزان ئەمانوێ ئەو بیرەی کە هەیە بۆی کە بێ ئەمەلمان کا لە گۆڕانکاری لە کوردستانە ئێمە بتوانین گۆڕانکاری دروستکەین ئێمە دەستی پێ یەکشت بکەین یعنی تەسامح زیاد بکەین وەلێ بکەین لێبوردەیی زیاد بیتن کاکارزان دوا قسەم بۆ کەسی سانیەمانەوە لە دوا قسە ئەمێ ئەوت پێ بڵێم لە نێو بەڕێوبەرە لە ناو حەوشەی بەڕێوبەرەتی گشتی پۆلیسی هەرێماین من بۆ خۆم شانازیەکەم بۆ لۆگۆیەوە کە لە کوردستانە بەڕێوبەرەتێکی ئاوا گەورە هەیە و پیاوانی وەکو جەناب تۆ بەڕێزانی کە لە پشتی کامێران وەکو پیاوانی یاسایی هەن لە کوردستانە ئەمێ بەڵێنمان پێبن چیەکەن و چۆن دەست پێەکەن و بەڵێنیەوەمان پێبن لە ماوەیەکی کورتە تیمی کوردستان 24 بنێرین کە بڵین پۆلیس ئەمەی کرد خۆی لە گرنگترین بابەتەکان کە دەمێ باسی بکەم ئشارەتی پێ بدەم دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی زیاتر بدرێتە پیاوی پۆلیس ئەزە لە پیاوی پۆلیس بیان ئەفسەر دەسەڵاتی جێبەجێکردنی هەبی ئێمە تۆزێک ئیجراعاتمان هەیە ئیجراعاتەکانی قانونیمان گەڕانەوەیە بۆ مەحاکم گەڕانەوەیە بۆ ئەمری حاکم گەڕانەوەیە بۆ سەری خۆت تۆ ئەگە پیاوی پۆلیس دەسەڵاتی جێبەجێکردنی مباشری هەبێ دەتوانی زۆر کێشە چارەسەر بکە بەڵام پیاوێکی پۆلیس کە بەچوی خۆی تاوانێک یان شتێک دەبێنێ یا مخالفەیەک دەبێنێ ئەگەر دەست بەجێ بتوانێت بیەوێ چارەسەری ئەو کێشەیە بکە زۆر جاران یاسایەکمانێت تەحویلی دادگای سەربازی دەکەن کۆمەڵک کێشەی بەدوادادێ ئەوە یەک لە کێشەکان کێشەی دووەم ئەوەیە کە تۆزێک مەسەرەن تۆ پیاوێکی پۆلیس تاوانێک دەبێنێ ئەگە بیوێ بچیت جێبەجێ بکە لەوانێ ئەوە ئیدەسەڵاتدارێک بی لەوانێ پیاوێک بی لە کورتی و قسێ و کرد کە من ئەمیش بیکەی لە سەروی یاساوە بۆکو پێویست هێز نەیراوە بە ئێوە تا بتوانن ئێوە پیاوی یەکەم بن بۆ قەڵاچۆکردنی
تاوانەکان لە دڵنیا بە کوردستان ئەگەر پیاوی پۆلیس وەکو وڵاتانی دنیا دەسەڵاتی بەهێزی و پشتێکی ینی پشتێکی هەبی کە بتوانێت بزانانی ئەو ئیشێک کە ئەنجامی دەدا ئەو کارێکە دەیکا کە لە سەرشانیەتی و دوای ئەوە تووشی کێشە نابێ پشتی دەجێرێ دڵنیات دەکەمەوە کە ئەوەی ئێستا هەیە و لە داهاتوشدا ئەو شتێک کە دەیبینن چاوەڕۆن نەکرەوە دەبێت دەستەکانتان خۆشببی وادارم دەست بکەن دو قسەکان وڵات دو قسەم من ئەوەیە کۆمەڵێک مامۆسای زانکۆی بەڕێزمان هەیە ساڵانە توێژینەوە ئەکەن من 3 ساڵ پێش ئێستا توێژینەوەم لەسەر کاریگەری پەبجی کرد لەسەر کۆمەلگا پار کاریگەری لەسەر کاریگەری پەخشکردنی دراما بیانەکان لەسەر کۆمەلگی کوردی توێژینەوەم کرد ساڵانە توێژینەوەی زۆر ئەکرێن پێویستە ئەم توێژینەوەانە بە هەند وەربگیرێن بخوێنرێنەوە بۆ ئەوەی بزانین بۆچی لەسەر دۆفرۆشتنی کەسێک ئەکوژرێ لەسەر پەبجی خەڵک ئەکوژرێ پرسیارەکان لەلامان زۆر ئاڵۆز نەبن زۆر ئاسانە بەو توێژینەوەانە ئەتوانین پێ بگەین و هیوادارم کە پەیوەندێکی تەبا و ڕێکوپێک لە نێوان دەستگا حکومەکانە هەبێت دەستەکانی خۆش بێ قسێکی باشت بیر خستمەوە لەسەر پەیوەندی تەبای بینی هێزانەکان لە کوردستانە ئێمە هەمیشە هەرچی هێزێک کە بەتەنیا لە کوردستانە ئەیبینین ڕێزمان هەیە بۆیان و هێزێکی گەورەن و دەستی ماندووبوونیان ئەگوشین بەڕاستی بەڵام قسە و باز لەم لەولا هەیە هیواداری هەر قسە و باز بێ و ئەسلی نەبێ کە پەیوەندی بەشێک لە هێزانەکان لە بینی خۆیان ناوکو پێویست نییە بۆیە جارێکی تر لەو فەراغانەشە فراغی قانونی دروستە بێ فراغی دەسەڵات دروستە بێ تاوانبار لەو بینانە لە بینی بۆ نمونە پۆلیس و ئاسایشە فرتەکە لە بینی ئاسایش و چوزانم هێزی هەواڵگیرەکانە فرتەکە هیوادارین یەکانگیر بن هێزەکان بۆ پاراستنی زیاتری کوردستان لە کۆتاییە ئاڵێم خۆزگە میدیاکان بیان توانایە من هەمیشە باسی میدیاکەم لە بڕووی پیشەکەی خۆمە بیان توانایە سەرباری کۆمەڵێ بەرنامەی بێسوود بۆ کۆمەلگا بیان توانە راپۆرتی جوان جوان دروستکەن ئەو چیرۆکانە بجێرنەوە کە لە ناو زیندانەکانە هەیە لە کوردستانە ئێمە بەهۆی ئیشەکەمانەوە زوو سەردانی زیندانەکانەکەین لە کوردستانە کە بابەتی وای تایە کە هەموو ژیانی لە دەزاوە لە پێناوی قسەیەکە چوزانم ینی تازەترین سەردانی من بۆ یەکێک لە زیندانەکانی کوردستان ئەو بوو پیاوێکی کوشتووە لەسەر ئەوەی کە تعلیقێکی لە خێزانەکەی یاوە وتم ئەگەر کات بگەڕێتەوە چیەکەی وتی ئەگەر کات بگەڕایەتەوە تەنها سەیرمە کرد و پێەکەنیم نەک 14 فیشەکی پێوەنم بارحاڵ تاوانەکان لە کوردستانە خودی تاوانبارەکانی جارێکی تر قوربانی دەستی کۆمەلگەن بەر لە هەموو شتێک بەر لەوەی گلی بکەین لە پۆلیس بەر لەوەی گلی بکەین لە یاسا بەر لەوەی گلی بکەین لە دایک و باوک و خێزان با گلی لە خۆمان بکەین یەک تۆز لێبوردەتر بین لەوەی هەمانە یەک تۆز فۆرمی لێبوردەی زیاد بکەین لە کارکتەرمانە کە غەڵەتێکمان بەرامبەرەکرێ تۆزێک داینین بۆ ڕۆژگار خۆمان نەبینە حاکم و خۆمان نەبینە پۆلیس و خۆمان نەبینە حەقسێنەرەوەی ئەو حاڵانی کە بەرامبەرمانەکرێ هیوادارم شتێکمان کرد بێ ئەم بەرنامەی و ئەم دیاردەیە کەنە زنجیرێکی بەردەوام و لەسەر خەتە بین لەگەڵ لایانی پەیوەندیدارە لەگەڵ وەزارەتی ناوخوا لەگەڵ وەزارەتی پێشمەرگا کە زنجیرێ بەرنامەمان بەدەستەوەی هەتا ئەو شوێنی ئەگەینە بنبرکردنی چەکی نایاسایی و فرۆشتنی چەک بەو شێوە بەرەڵایی کە هەیە لە کوردستانە ئێمە کۆڵ ناین و بەردەوامە بین لە پشتی بەرنامەکانیشمان و هیوادارم شتێکمان کردبێت کاتیشی خۆش.